زانکۆ گرنگترین دەستگای کۆمەلگایە. دوا هەمین وێزگەیە مرۆڤ ئایندەی ژیانی خۆی لەسەر بنیاد دەنێت. ڕۆڵی زانکۆ ڕۆڵێکی کۆمەڵایەتیە، ڕۆڵێکی ڕۆشنبیریە، فەرهەنگیە، سیاسیە. هەر بڕیارێکە حکوومەتیا هەر کارێکەکە کارێکە کە دەرەنجامی توێژینەوە و لێکۆڵینەوەیەک نەیکرد. ئایا زانکۆکان ماشێنێکن بۆ بەرهەمهێنانی بڕوانامە یاخود دەبێت ماشێنێک بێت بۆ بەرهێنانی مرۆڤ و کارکردنی مرۆڤایەتی؟ کە میکانزمی پەیوەندی نێوان حکوومەت و ئەو لایەنانەی کە ڕاستپادە پێشکەش بە حکوومەتەکان ئەو پەیوەندیە زایفە. هیچ وەزارەتی وڵاتی هیچ وەزارەتێک وەڵامی ئێوەی وەڵامی نایەنێتەوە و داواشیان لێ نەکردین گرفتیان. ئێمە ساڵانە نیەسەی کەواتە هیچ وەزارەتە گرفتی نییە بۆیە وەڵامیان ناوێت دیارە گرفتیان نیە. سپۆر هەر لە زانکۆیان نییە، سپۆر لە هەموو دایرەکانی بەڵام کەسێرەکەی کە بڕیارە برێ بە دوور لەم پسپۆرانە بڕیارە حیزب سیاسەکان کاریگەریان و شوێن پێی خۆیان لە ناو زانکۆکانە بەجێهێشتەوە